بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتە و ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. سەیارمانم بۆ ئەم شەو لایڤێکمان هەیە سەبارەت بە بارودۆخی ئاستەمی کوردستانی عێراق کە هەر ئەمڕۆ شەڕ و پێکدادان بوو لە بینی دەماوەری خەڵکی کوردستان کە تووڕەن لە وەزعی مەوجود هەروەها لەگەڵ هێزە ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەتا ئێستا 2 نەفەر یەکیان لە کفری و یەکێکی تر لە چەمچەماڵ گیانیان لەدەستداوە. بۆ تۆباز لەسەر ئەم بابەتە و هەروەها چۆنێتی ئەم ماجرایە و بۆچی ئەم مەسایل لە ڕوو ئەدات، بۆچی خەڵک ناڕازین و لە چی ناڕازین، لەگەڵ هاوڕێ محسن کەریم یەکێک لە ئەندامانی سەرکردایەتی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان وتوێژم هەیە. هاوڕێ محسن سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەدا. زۆر سپاس هاوڕێ سەعید، سپاس بۆم دەرفەتە. بجیت هاوڕێ محسن پێم باشەکە دەست پێ بکەیت بە وردی لەسەر بارودۆخی ئەمڕۆی کوردستان بە تایبەتی ئەم هەلومەرجەی کە ئەمڕۆ ڕوویدا شەڕ و پێکدادان و هاتە مەیدانی و خۆشی جەماوەرێکی زۆر لە قەڵک. هاوڕێ سەعید، تەمان ناڕەزایەتی لە کوردستان لە ماوەی چەند سای ڕابردووە بەردەوام بە شێوازی جۆراوجۆر هەبووە. زۆربەی ناڕەزایەتیانە بە تایبەتی لە 4-5 ساڵی ڕابردووە لە دوای 2014 کە قەیرانی ئابووری ڕووی لە هەرێمی کوردستان کرد و دەسەڵاتدارانی هەرێمیش باری سەختی قەیرانەکان بەسەر شانی خەڵکە شکاندەوە. ئەم ناڕەزایەتیانە جەوهەر و ماهیەتێکی دژی با بڵێن ماهیەتێکی ئابووری وەرگرت کە دژی نەدانی موچە، دژی بڕینی موچە، دژی پاشەکەوتی موچە و دژی ئەو بارە سەختە ئابووریە بوو کە حکوومەتی هێرەم بەسەر هاوڵاتیانی کوردستانە سەپاندی. لەو کاتەوە تا ئێستا بە شێوازی جۆراوجۆر خۆپیشاندانی مامۆستایان، کارمەندانی تەندروستی، کارمەندانی دامەزرا حکوومیەکان و لەگەڵیشیانە هاوڵاتیانی کوردستان کە بە شێوازی بە جۆراوجۆر لە مەرکەزی شارەکانە بەشداری خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان کردووە بەڕێوە چووە. ئەم ناڕەزایەتانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە دەستی پێکرد بەشێکە لە زنجیرەی ئەم ناڕەزایەتیانە کە لە چەند ساڵی ڕابردووە ڕوویاوە. ئێمە شاهدی بووین کە لە چەند ڕۆژی پێشوە بەهۆی دواخستنی موچەی مانگی با بڵێن نازانم بڵێ مانگی چەند بەڕاستی موچەی مانگی 4 ئەم ساڵ کە قەرار بوو لە مانگی 11 بدرێت بەهۆی دواکەوتنی ئەو بوو کە بەشێک لە دامەزراوەکانی حکوومەتی هێرەم لە کوردستان بە تایبەتی ناوچەیەوەی کە لەژێر دەسەڵاتی کێتیا بە ناوچەی زۆنی سەوز ناسراوە بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و دەوامی دایرەکان وەسێنرا. تەوان ئەمە بۆ ئەوەی کە لە بابین جارێکی کە جوڵە و ناڕەزایەتی ناو خەڵکە بچێتە ئاسێکی فراوانترەوە، جەماوەری خەڵک ئەویش بێتە ناو پرۆسەکە و بەشداری لە خۆپیشان ناڕەزایەتەکان بکە. من وەکوتم ساڵانی ڕابردوو هەر بە شێو لە شێوەکان بەم جۆرە بووە، مەسەن خۆپیشاندانی مامۆستایانە بوو بەڵام هاوڵاتیانی کوردستان ئەچوو ناو خۆپیشاندانەکان، یانێ گەرچی بە ناوی خۆپیشاندانی مامۆستایانەکە بەڵام هاوڵاتیان بەشداریان نەکرد. ئەمەی ئەم 2-3 ڕۆژی ڕابردووش بەرحەڵ بەشێکە لەم دەچواچی ئەم خۆپیشاندان ناڕەزایەتە گشتیە کە لە دژی بارودۆخی سەختی ئابووری هەیە کە بەشێکی فراوان موچەخۆرانی کوردستان پێوە ئێناڵێنن لەبەرەوەی کە ئێوەش حتمما ئاگادارن کە بەشێکی زۆری هاوڵاتیانی کوردستان موچەخۆری حکوومەت، چاوانی کە کارمەندی واقعین و ئێستا لە کاران لە دامەزرا حکوومیەکانە، چاوانی کە بیمەی خانشین وەرەگرن، چاوانی کە دەسەبەری کۆمەڵاتی وەرەگرن، چاوانی کە بە شێوازی جۆراوجۆر لەسەر میلاکی شەهیدان و ئەنفال و ئەمانن، هەمووی کەمانە ئەتوان بڵێم ڕەنگە چەند ملیۆن هاوڵاتی کوردستان ینی باگەر حسابی بکەین ینی ئەمانە موچەخۆری حکوومەتیان بەسەر خێزانی ئەو خێزان کە بە موچەی حکوومەت ژیان بەسەرە بن. بەشێکی تریش تامان خۆتان هەزان کە کرێکار و کارمەندی کۆمپانیا تایبەتیەکان یا کرێکانی فەسڵی لەمانە کە ئەوانش بارودۆخی ژیانیان تێک چووە، هەم بەهۆی کە قەیرانێکی اقتصادی هەیە، هەم بەهۆی کە مەسەن موچەی کارمەندانەوان نەدراوە، ئەمانش تامان بازاریان کەس بۆ حتمما کاریگەر سەر ئەواندانە. ئەمە ماهیەتی بەڕاستی خۆپیشاندان ناڕەزایەتەکانی ئێستەی کوردستانەوە بە تایبەتیش ئەومان بیر نەچێت جیلێکی فراوان لە گەنجان ئێستا بێکارن بەهۆی ئەو بارودۆخە سەختە ئابووری کە هەیە. طبعا بۆ ئاگاداری ئەو حکوومەت تا ئێستا موچەی 4 مانگی ساڵی 2020 یاوە، یعنی ئەوە ئێمە پێمان ناوە ئەخیر مانگی ساڵ، بەڵام هێشتا موچەی 4 مانگ ینی 5 مانگ جێبەجێ نەبووە، ینی لە ساڵێکا تۆ موچەی 5 مانگ بین 7 مانگ بخۆیت و بێجگەلەوەی کە لە ساڵی ڕابردووە چەندین مانگ پاشەکەوتی موچە بەسەر کرێکاران و کارمەندانی حکوومیە فەرز کراوە کە ڕەنگە مەسەلەن توان بڵێم ڕەنگە حکوومەت 2 ساڵ پارەی هاوڵاتیانی باڵی موچەخۆر قەرزابێ، یعنی نزیکی 24 مانگ قەرزابێ لانی کەم بێجگە لەم ساڵیش. ئەوە باسم کرد ریزێکی فراوانش لە گەنجان هەن کە بێکار نەمانە، یا ئەوانن کە خریجی جامعە و زانکۆکانن ساڵانە تەخەڕوجەکەن بە شوێن هەلی کار ئاگەڕێن کە کاریان دەست ناکەوێت، یا بەڕاستی بانومەرجی زۆر سەختی کارکردن بە سەعات کارێکی زۆر عەجیب کار ینی دوور درێژ کار بکەن و شرایطێکی سەختی کارکردن بە کرێکی زۆر کەم کارەکەن. ینی مەسەڵەن من خۆم برادرم هەیە کە خریجی ینی دەرچووی زانکۆیە،
لە دامەزراوەیە کارەکان مانگی 269,000 دینار وەرگێ، یعنی 269,000 دینار بەڕاستی هیچ شتێک نییە لە کاتێکە کە ئاستی باڵێن بژێوی و ئاسی ژیان لە کوردستانە لانی کەم بۆ خێزانێکی سێ-چوار نەفەری لە سەر و ملیۆنەوە، یانی تۆ حساب کە کەسێک گەنجێک ئەگەر ژنم ناڵێ بێ و ئەگەر خێزانێ بێ و کرێخانوو بە 300,000 چیکە مەسە کرێکارێکی ژین کە پارێ 315,000 دیناریەیە. ئەمانە باوەکو وەکو چەند نمونەیەک یانی کە چەندین کرێکار و کارمەندی باڵێن دامەزراوە تایبەتیەکان وەکو ڕێستورانتەکان وەکو دامەزراوە باڵێن مۆقەتەکان ئەمانە هەمووی بە کرێیەکی زۆر کەم لە 150,000 بۆ 200,000 250,000 ئەوە. ئەمە سەختێکی بەڕاستی دروستکە کە هاوڵاتیانی کوردستان دژی ئەم بارودۆخن دژی مۆزەڵ کوتم گەنجێکی زۆر بێکارە، ینی بێجگەلەوەش کە مەسەن بە هەموو شوێک وڵات کاری دەست پێ کاری دەزانم تەنها بۆ نمونەیەکی تر بۆ باسکەم لەم ڕۆژانە دۆستێکم وتی من لەسەر پیجێک بڵاوم کردو کە پێویستم بە شاگردە ینی بۆ مەطعمێکی بچکۆلە شاگردێکی دەستکەوێت وتی 600 کەس داوای کردو کە ینی بۆ یەک هەلیکار 600 کەس تەلەفۆنی بۆ کردو بێتی بە هەموو شوێک ئامادەم کار کردم 2 ساعت کار بکەم موچەکەش چەند بێ بەس لەبەری کە بژین یانی ئەم واقعەتە هاوڕێ سەعید کە وای کردووە خەڵکی کوردستان بڕژێ سەر جادەکان چونکە لەو لاشەوە بینن کە دەسەڵاتدارانی هەرێم لەتەڕ ئەخۆن لە وشک ئەنون مەسەن سەرۆتێکی زۆریان کۆ کردوتەوە بێلاکانیان باخچەکانیان پارکەکانیان ماڵە گەشتیارەکانیان لە سیتەک و لە چوزام لە گەشتیارەکانی کوردستان لەسەری ڕێژە فڵان شوێنەمانە وێلا و خانووی چەند قات و چەندین ڕیزی خان و شوقیان ڕاکێشاو کەمانە بە پارێکی زۆر ئێن بەکرێ بە خەڵکیان بیفرۆشن بە خەڵک ئەو لەو ینی سەرۆتێکی زۆریان کۆ کردو خەڵکیش ئەوە حاڵ وەزعەکەیەتی بۆیە ئەمە جەوهەری هەموو ناخۆپیشاندانەکانی 3-4-5 ساڵی ڕابردوو بەوەی ئێستاشەوە بە بڕوای من خۆپیشاندانە دژی هەژاری دژی برکێتی دژی نەبوونی و دژی ئەو بارە سەختی اقتصادی کە حکومەتی هەرێم و دەسەڵاتداری بۆژوازی گوزان بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش کەم دەرامەدا سەپاندوێتی ببوورە ئەم پارەیە کە حکومەت باسیەکەوەی دەعاکات ئەمە هەر داوێنی خەڵکی فەقیرواژار و ساڵاچوو معوەق و خەڵکی ئەوە کەم دەرامەتە یان نا پاڵمانتارەکانیش مەعاشیان نادرێتێ یاخود بودجەی باقی بەشەکانی تری حکوومەتیش لی دراوە ینی قسەکیان بەدەستەوە لەوانێکیان داوت شتیوا ڕوەدات یاسم پارە هەیە و نایدەنە خەڵک ئەزان چۆنە هاوڕێ سەعید کارمەندان سەیریکە مەسەن تەمان ئەندام پەرلەمانەگەر تا موچەکەشی کەم بێ کاتێ و 6 ملیۆن وەرەگرێ ئەگەر بە تۆ دیقەت بە مەسەن کارمەندێک یان خانشینە کە معاشەکەی 200,000 دینارە کە بەشی خۆی یەک مانگی ناکە ئەگەر مەسەن لە ساڵێکا 5 مانگی بدرێتێت تۆ تەسەوڕ کە چەندی وێت و بەڵام ئەگەر هەتا ئەندام پەرلەمانێک کە مانگی 8 ملیۆنی هەیە ئەگەر بە 5 مانگیش پارەکەی بدرێتی ئەو دانی کە مانگی چەند ملیۆنێکی بەرکەوتۆ هێشتا ینی تۆ گەر دیقەت بە بەندام پەرلەمانێک مەسەن لە ساڵێکا 4 موچە وەرگێت 4 حساب کەمە چەند ئاکات ینی پارەی 2 ساڵ 3 ساڵی کارمەندێکی تەندروستیە پارەی 2 ساڵ 3 ساڵی کارمەندێکی داری ئاو کارەبایە 32 ملیۆن ئەمە ئەمە مەسەن بێجگەلەوەی کە پارە لە کوردستانە هەیە لە کوردستانە کێشەی نەبوونی پارە نییە لە کوردستانە بەرپرسانی حیزبی بە ینی ئەزان چۆن ئەگەر پارە نیە ئەمەمووی بێلای لەکوێ بوو ئەمەموو بەڕیز مەسەن شقە و ئاپارتمان ڕاکێشاومانە کۆمپانیەکانی حیزب خەریکی ڕعنی ساڵانە سەدان شقە و سەدان ئاپارتمان دروست دەکەن و بە پارەی خاڵی فرۆشن بە خەڵک ئەمانە گەر پارە لە کوردستانەمان لەکوێن سەرمایه‌دارەکان گەر پارە نیە ئیسیسماری خۆیان چۆنەکەن چۆن سەدان کارگە و معامیل لە کوردستانە هەیەمانە سەرۆت پێکەوەنێن یعنی بێجگە لە سەردانەکان و لە سەفر و سیاحەتی ئەم مەسئولان لە سەفەرەکانیان بۆ خارج و بۆی بە نەخۆشیەکانیان و بۆ سەفەر و بۆ تەرفیهی خوارد یعنی ئەمانە هەموو کەسێ مناڵێکی کوردستان ئەزانێت کە پارە لە کوردستانە هەیە بەڵام لەبەر ئەمانە دەسەڵاتداری هەرێم و مەسئولانی نزیکیان و سەرمایه‌دارانی نزیکی ئەوان دەستیان بەسەریان گرتووە تاڵان یەکەن بەشی خەڵک نایەن ینی ئەکسەرێتی داهاتی کوردستان تاڵانەکەن بۆی ئەمە واقعیتوکە نەگەوەی کە لە کوردستانە پارە نییە ئەگەر پارە نیە بێ بۆ هەمووان نەبێت ئەگەر پارە چۆن مەسەن موچەخۆرێکی خانشین نیەتی ئەبێ مەسعود بارزانی موچەی نەبێت باشە و ئەگەر ئەو موچەی کە تا ئێستا و پارەی کە کۆی کردەوە ئەگەر وایە خەڵکێک کە ناینە ئەبێ بێنە دەستکا بە سەرەتەکەی خوا بێنێت تەوزیعکا بەسەر خەڵکە ئەگەر باسیەوەکە مەسەن ئەگەر پارە باشە پارە نییە زۆر باشە بەڵام سەرەتیان کۆکردەوە لە 1990 کۆمانە پارە کۆکەنەوە لە 1990 کۆمانە سەرەت کۆکردن لە ئەوروپا و لە دەرەوە لە کوردستان عێراقا وەکوتم قەسەکانیان بای ملیار دۆلارە یعنی ئەگەر زۆر باشە لە زۆر وڵاتی ئەوروپیا وڵاتانی بۆژوازین کاتێککە دەوڵەت تووشی تەقەشفە بێ مەسەن من لەمە خێرا بیستم سەرۆکوەزیرانی پێمە فنلەندەیە مەسەن تیارە خصوصیەکانی وەزیرەکانی فرۆشتۆ بۆی کەبی ینی هین کاڵە پێویستمان بە تیارە نییە باهینی عمومی باچە عمومی سەفەرەکەی بەڵام لێرە لە کوردستانە ڕیزی لێگرزی مەسئولەکان کە هەر
اینێکی بایی 15 دەفتەرە مەسەن هەر مەسئول بۆ شەکە 12 لەگزی بەدواوەیە مەسەن ڕانجۆبەری بەدواوە بێجگە لە تاری تایبەتی خوان یعنی لە کوردستانە پارە هەیە بە ئەترافی خودی بەرپرسانی حیزبی بەرابەختیار چەندجینی لاوتێتی بابە کەم بدزن من لە شەن شوێنی کەشان قسەی مەلابەختیارم بتۆتەوە ئەڵێ کەم بدزن لەو زۆر مەدزن خەڵک ژیانی باشە بێ ڕاستەکە بەڕاستی مەلابەختیار ئەگەر قسێکی ڕاستی کردێم قسێتی کاڵێ لە ژێرزەمینەکانە پارە هەیە لە بانکانە پارە هەیە پارە زۆر ئەمانەی دزن هەر بۆ ئاگداری جەنابە لە مەرزەکانی باشماخ و مەرزی ئیبراهیم خەلیل مەرزەکانی کوردستان بە ڕۆژە ئەمە بەپێی راپۆرتی ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆسیۆن کە خوان بەحساب ریسێرچیان گەڕاون و ئەمانیان کردووە ئەڵێ بە ڕۆژە پارەکەی بۆ حکومەتە بەشەوا بۆ بەرپرسانی حیزبیە لەش باشماخ بۆ بەرپرسانی کێتی لە ئیبراهیم خەلیل بۆ بەرپرسانی پارتی یعنی هەتا ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە تاوان بە هاوکاری گۆڕان ێستا گۆڕان لەبەی بۆ ئەوانەڵێ ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بێجگەلەوەی کە بەشێک لەو سامان و داهاتە زەریبەی کەیەک بۆ حکومەت بەشێکی هەر بخوانە دزن بەڕاستی یعنی بەشێک تایبەت بۆ حیزب یعنی ئەمە ڕسمیەتی هەیە و هەموو کەسێ زانێ و هیچ کەسێکیش ناتوانێت قسە بکات ئەمە واقعیەتی بەڕاستی پارێکی زۆر بڵێ ئەوە زۆر چاک ئاشکرایە لە خەڵکی کوردستان کە ئەمانە داران سەدام حوسێن مەجموعەی قەسری بوو لە چەند شوێنی گەشتیاری عێراقا ئێستا متموسەنیاوی هەلێرەوە تا هەمین حاجی مەحموود تا ئاچێتە مەسرور بارزانی و هاوێڕی کردێ هەرکانە و نێچیروان و مەسرور و فازڵ میرانی و هەموومان هەر کامی قەسرێکی هەیە بۆ خۆی سەدام حوسێنێکە لە کەچخەیی و لە پارە و لە سەربەت و سامانی ئەو خەڵکە پێکیانەوە ناوە بۆ خەڵکی دیارە بۆچی تووڕێیە ئەمە ئەم تووڕێی و ناڕزایەتی خەڵک بە چەنددار هاتووەتە مەیدانەوە کەی وەچی کاتێک ئەتوانێت بە ئاقارێکی دروستا بڕوات کە بچیان هەر کوشت نەبێت هەر سەریان لەبەر نەدرێ بەڵکو بتوانن بە ئامانجێ بگەن کە چایەتر لە کوێرەوەری و فەقیری و هەژاری و نامەتی خەبەرێک نەبێت بەڵێ هەورە سعید بە بڕای من زین چۆنە وەکو باسم گوتمە خۆ پیشاندا و ناڕزاتیانە لە چەند سای ڕابردووە بەردەوام ڕوویاوە بەڵام کێشەیەک ئەم ناڕزاتیانی خەڵگەیەتی کێشەیە کە خەڵگێتی بەڕاستی خەڵکی ناڕزێتی ئەوەیە کە یەکەم ئاسۆی سیاسی ئەم خەڵکە خواستەکانی ئەوەی کە چی ئەوێت ڕۆشن نییە خەڵک تووڕێیە خەڵک ئەزانێت کە دژی ئەم دەسەڵاتەیە ئەزانێت کە هەژارێکی بەسەر سەپێنراوە ئەوێت ژیانێکی خۆش بژی بەڵام ئەمە لە چوارچێوەی سیاسەتێکی ڕوون لە چوارچێوەی ئاسۆیەکی سیاسی ڕوونا تەبەلوەری نەکردووە بەرجەستە نەبووە بەڵکو ئەم خواستە بەرهەقەی خەڵک زۆر جار لە چوارچێوەی دروشمی درۆینەی ئۆپۆسیۆنی بۆرژوازیە ون ئەبێت وە خەڵک ئومێدەکانی ئەبەسێتەوە بە سیاسەتی ئۆپۆسیۆنی بۆرژوازیۆ لە حەڤەی شوباتە بەستیەوە بە گۆڕان و ئیسلامیەکان وەکو دواتر بەجۆرە بەستیەوە بە گۆڕان و بە ناڕازیەکانەوەی کە لێکێتی جابوون و بەرهەمساڵح و بە ئیسلامیەکان و دواتریژنەوەی نوێ و ئێسەش بە جۆرێک لە جۆرەکان سەرباریەوەی کە تووڕەم لە هەمووی بەڵام هێشتا نەیتوانێت لە چوارچێوەی ئاسۆی ئەوان بە تەواوی ڕزگاری بێت تا بەڕای من ئەمە خەلەلێکی مهمە نقطەیەکی تەوە کە خۆ پیشاندان و ناڕزاتی خەڵک ئەگەر ڕێک نەخرێ هاوڕێ سعید تۆ خۆت مثلا هەم بزوتنەوەی کرێکاری و چێپ و کرێکاری ئێران تەجروبە کردووە کە چۆن لە دەورانی شۆڕشێرانە شوراکان دروست بوون و چۆن هەتا ئێستا لە زۆر شوێنە سندیکا و سندیکای کرێکاری مەسەن لە ئێرانە دروست بووە سندیکای واقعیمە بەسمەڵێ سندیکای سەربەرژەم لە ئەوروپا مەسەن نەقاباتی کرێکاری نەقاباتی مامۆسان ئەمە ئاشکار ڕێکخراوی جەماوەری هەیە لە کوردستانە بەداخەوە ڕێکخراوانی کە ڕێکخراوی سەر بە حیزبی دەسەڵاتدارن ڕێکخراوی سەر بۆ حیزبانن کە یعنی ڕێکخراوی واقعی نین هەر یەکە مەسەلەن ئەو بڵێ مامۆسانی بەش کردۆ بەسەر مامۆسانی ئیسلامی مامۆسانی کێتی مامۆسانی پارتی نەگەوەی کەمە ڕێکخراوێکی شۆڕژگەر یا قەباتکاری مامۆسان بێت یان ڕێکخراوێکی چوزام کرێکاران بێت لەبەرەوە کە ڕێخستێکی جەماوەری ڕادیکاڵی شۆڕژگەر کە ڕێکخراوێکی واقعی خەڵک اختیاتە توێژە ناڕازیەکانی کۆمەلگا بێت توێژە کەم دەرامەت و زەحمەتکێش و کرێکارەکانی کۆمەلگا بێت ئەم ڕێخستانە قیادەیەکی ڕادیکال و شۆڕژگەڕی هەبێت کە بتوانێت سەر ڕابەراتی خۆپیشاندا و ناڕازایەتی و تووڕێ و خەڵکە بکە ئەمە بەڕاستی کلێنێکی دروستکە کامیشە دەرگا کاتە بۆ حزای بۆرژوازی لە ناڕێکخراوبوونی خەڵکا بتوانێت جڵەوی ناڕزاتی خەڵک گرۆبی باربەرەوە شوێنەی کە خۆی ئەوێت ئەمەش مەسەلەیەکی خەتەرناکە بەداخەوە سەرباری هەوڵەکانی ئێمە کۆمەلیزمی کرێکاری لە عێراق و لە کوردستان سەرباری هەوڵەکانمان سەرباری پەیامەکانمان بۆ خەڵک بەڵام دیارە دەنگی ئێمە بەپێی پێویست نەگەشتە خەڵک کە ئێمە ئۆتۆمانە ئەبێ خەڵک لە شوێنی کار و ژیانی خوا خوێ ڕێخە ئەبێ خەڵک یان چۆن مەسەلەن کرێکار و کارمەلی دایرەکانن کەمانەگرن کە ناڕازین کەینە سەر جادێنە بە دەرکی سراوچنە
مرکزی شارەکان باش هەلو کرێکارە کارمەندانە و دکتۆر و مامۆستاتوان لە دامەزراوەکانی خوانەمان بگرن ئەتوان لە تەندروستیمان بگرێت ئەتوان لە کارەبامان بگرێت ئەتوانن لە شوێنی کارەکانەمان بگرن مثلا لە گەڕەکە خەڵک لە گەڕەکەژی کرێکاری بیناسازی کرێکاری فەسڵی خەڵکی گەڕەک ژن ئەمانە لە گەڕەکژین ئەتوانن لە گەڕەکە کۆبنی گشتی بکەن ئەتوانن دروشمەکانیان سیاقەکەن لە چەند خاڵێکە دیاریکەن کە با بە ئێمە نانمانوێت ژیانمانوێت موچەمانەوێت بیمە بێکاریمانێت کارمانەوێت تەندروستی بەلاشمانەوێت مەسەن بارودۆخی تەندروستی کورسان بەڕاستی کارەساتبارە هەڕێسایی بەڕاستی کارەساتبارە لە کورسان عێراقا خەسەخانەی حکومی بە تاکوتەلا ماوە و ئەوەش خەدەماتی زۆر کەمیتیا پێشکەشەکرێت بەڵام 100 کلینیکیش لە هەر شارێکی پشکۆلەی کوردستان 100 کلینیکی پزیشکی ئەهلی 200-300 هزار دکتۆری ڕاوێژکاری کە ئەمانە کلینیکی خوانیان هەیە سەدان با بڵێم سەدان لەوانەیە زۆر بێت دەیان خەسەخانەی گەورەی تایبەت کە ئەمانە بە پارێکی زۆر عیلاجی هاوڵاتیانەکەن بەڕاستی سەختێکی بۆ هەڵەدن کە یعنی لەباری سەلامەتی صحی هاوڵاتی کوردستان لە بەردەم خەتەران ینی ئەمە یعنی ئەم وەزعیەتە کە دروست بۆ هاوڵاتیانی کوردستان تەمەن وەکوتم لە گەڕەکە خەڵک گەڕەکەژی ینی ئەو خێزانی ئەو کرێکاری ئەو توزانم ژنێ ئەوەی کە یەتە سەرجادەکە لە گەڕێکیشە هەیە ئەم خواسانە هەیە کارەبای مشکلێت تا ئێستا بێپارەی دووسێنەوە کارەبا بن و کارەباشمان نییە مەسەن لە 24 ساعتەکە ئەمە چەند ساعت بێکارەبای بەڕاستی هەرێستا کە من لەگەڵ تۆ قسەم کارەبای مۆدەمێک کە ڕەنگە مەسەن کارەبا بکوژێت یەک گڵۆب زیاتر دادوسێنی لەوەی کە ڕێگە پێداوەڕەن کارەباکە بکوژێت ئەمە ژیانی ئێمە لە گەڕەکان و لە ناو شوینەکانە بۆیە بەبێ ڕێکخراوبوون بەڕاستی ناڕەزایەتی ناتوانێت بە شوێنێ بگا قوربانیەکان بە هەدەر ئەڕۆن بۆیە ئەمەش خەلەلێکە کە ئێمە هاوارمان چەندی جار هاوارمان لە هاوڵاتیان کرد لە خەڵک کردووە و لە کەسانی شۆڕژگەر ڕادیکاڵ یەکسانی خواست چەپ کە ئێمە ئەبێم خەلەلە پڕکەینەوە ئەبێ هەوڵ بین خەڵق قامەکەین ئەبێ کاری سەبورانەکەین خەڵ بە خەڵ بین بەبێ ڕێخستن خەباتی بە شوێن ناگە ئێمە تەجربەی شۆڕشیێنانمان هەیە بەداخەوە 40 ساڵە جمهوری ئیسلامی ئەوەشی کە هەنێ لە حقوقی مەدەنی کە خەڵکی ئێران پێش جمهوری ئیسلامی ئەوەشی لە دەزای لەبەرەوەی ڕێکخراو نەبوو لەبەرەوەی ڕێکخراوی خۆی نەبوو بە نەیتوانی بەسەر ڕێخستنێکی کۆمۆنیستی ڕادیکاڵ قیادەی ئەو شۆڕشە کاسەرکرداتی و شۆڕشەکە کە بگەێنتە کەرانی ئارام لە میسر ئەمە تەجروبەمان هەیە هاوڕێ سەعید لە تونس تەجروبەمان هەیە لە سووریا بوو بە کارەسات لە ئێمن بوو بە کارەسات بۆیە ڕێکخراوبوونی جەماوەری لە دەوری ئاسۆیەکی سیاسی ڕۆشنی ڕادیکاڵی شۆڕژگەر و لە دەوری ڕابەراتێکی شۆڕژگەری کۆمۆنیست و ئازادیخواز و ئینسان دۆست ئەمە ئەتوانێت ئەم حرەکەتە بەسەرکەوت بگەێنێ و ئەتوانێت بیپارێزێت لە مجاهدە لە مجازەفە هەر ئێستا بۆی جەنابتان بزانن هاوڕێ سەعید ئەگەر بم بەش یەک بین هەر ئێستا بەعزێک لە بەعزێ شوێن خۆپیشاندەران تەمان کە بە بڕوای مەکارێکی هەڵەیە پەلاماری بارگانەوە سووتان دویانە ئەزانم خەڵک تووڕێ و حەقێتی بە هەر جۆرێک تعبیر لە ناوەزاتی خۆیکە بەڵام ئەمانە بیانواتە دەست دەسەڵات بە دەستمی هێزە میلیشیاکان کە خەڵک سەر بکەن بۆی ئەمە کارێکی زوودڕەسە کارێکی پێشوەختە ئەمانە یعنی ئەگەر قیادەیەکی شۆڕژگەری نەبێ زۆر تەبیعیە کە خەڵک تووشی کاری باڵێن سەرچڵانە بێت و حرەکەتە و خەباتەکەی سەرکوت کرێ بە ئامانج نەگاوە لە نێوەڕێات فەشە بکە ئەمە خەتەرێکە کە لە بەردەم ئێتراز و خەباتی جەماوەریە هەیە بەبێ ڕابەراتێکی شۆڕژگەر ڕادیکاڵ بەبێ ئاسۆیەکی سیاسی ڕۆشن بەبێ ڕێخستێکی پتەوی جەماوەری ئەمانە هەمیشەم خەتەرە لەسەر خەبات و تێکۆشان لەسەر مافەکانی خەڵک لە ئارایە بێگومان وایە هاوڕێ مەحسن بەس سەرەوەیەکە سکی برسی خوێنەکات خەڵکی کوردستان عێراق ئیتر ئێش بە جەرگیان گەیشتووە لانی کاریگەری بەس لەسەر ئێسقانیشیان داناوە ئیتر هەناسەیەکیان نەماوە بکێشن نانی شەویان نییە بیخۆن ئازادیەکانیان لێگیراوە منە بینم کە دێنە بەرتەلەوێت تەلەڤیزیۆنەکان دوو قساکەن چی ئەڵێن ئەمە ئەم نەهامەتیە ئەبێت چارەسەر بکرێت ئەگەر کەسێک نەبێت لە پێش ئەمانەیە بەقەول سوکانی ئەم ناڕەزایەتیانە بەدەست بگرێت خەڵک ماتر نابێت بزانێت چی ئەبێتە پێشڕەوی خەڵک ماتر نابێت بزانێت کۆمۆنیستەکان کەی خۆیانە گەیەن ئەوان ئەمە کۆمۆنیستەکانن ئەبێ سوار ئەو هەلومەرجە بن سوار ئەو مەوجە بن بە ڕێگە چارەیەکی بۆ دۆزن بەسەر ئەو یعنی لەوەها شەرایطێکایە کە دەور و نەخشی کۆمۆنیستەکان گرینگە کە بزانێت چیان بۆ بکرێت ئەگەر ئێمە زعیفین ئەی کۆمۆنیستەکانی تر ئەو کۆمۆنیستانەی کە پچ و بڵاون حەزیان لە ئازادی و یەکسانیە ئەیە بۆ نابێت کە ئێستا ئەوڕێ بدەنەوە ئەم هەلومەرجە ئاستەمەی کوردستانی عێراق و بڵێ دەردی ئەم دەردە دەرمانەکەی لەدەستی ئێمەیە ئەخر مانای نییە ئەم هەموو خەستەخانە کە باست کرد ئەم هەموو پزیشکیە کە بۆ خۆی خەریکی پارەپیاکردنە یعنی فەقیر لەو وڵاتەیە محکومە ببردن ئەمە ئەو جینا ئینسانیە هذا سەرەوەیەکە کۆمۆنیستەکان ئەرکوم هامیان چیە لەم سەردەمەیە ئەبێت چی بکەن چی وەلا بنێن وەکی بەدەستەوە بگرن کە مهمە
هاورە سعید منە و سێ خاڵی کە باسم کردەوە ئەرکی کۆمۆنیستەکان و خەسانی ئازادی خواز و یەکسانی خوازە کە ئەو سێ کەم و کوڕێ پڕکەنەوە ئەبێ وەڵامی پێبنەوە زین چۆنە من کە یەکەم شت دەبێت تۆ تەشخیصی نەخۆشیەکە بی کێشەکە بی دیانی ئایا بەڕاستی ئێمە هەموو کۆمۆنیستەکان هەموو چەپەکان هەموو ئازادی خواز و یەکسانی خواز هەموو ڕابەرانی خەباتی جەماوەری لەسەرەوەی متفقین هاوڕاین کە ئەم خەلەلە جددیە ئایا بەڕاستی بەشێ لە ڕابەرانی خەباتی جەماوەری کە ئێستا دەوریانەیە ئایا قەناعەت ئەمە قسانەی من هەیە لەگەڵ من هاوڕانیانە چکە بەڕاستی ئەمە وەکوتم مەسەلەیەکە کە تەنها لە چوارچێوەی باڵێن حیزبێکی سیاسیان ناچێتە پێشەوە حیزب زان چۆنەگەر حیزبی کۆمەسی کرێکاری ئێستا يعني ڕابەراتی ئەم لەلایەن خەڵکۆ قبول کرا ئەوە معلومە مەساری وەزعەکە بەرەو شوێنی تر بەڵام بەداخەوە يعني مجموعەیەک فاکتەر کە ڕەنگە لێرە مەجای نەبێ مە لەسەری بدوین کە ئەو پێگەی نەیەوە بە حیزبی کۆمەسی کرێکاری کە ئەم دەورە ڕابەریەی هەبێ لەناو ئێتراز و خەباتی جەماوەریە بەڵام خەباتی جەماوەری و ناڕەزای جەماوەری تێکۆشانی خەڵک پێویستی بە کۆمونیزم و کۆمونیزمی کرێکاری و بە حیزبی کۆمونیست و یەکسانی خوازانە پێویستیان بە ئێمەیە و ئەبێ ئێمەش لە ئاستی مەسئولیت تابین لەو ئاستەیە بین کە وەڵام بە و نوقسانیانە بینەوە کەواتە مەسەلەی ڕێخستن ئیشی ئێمە بێت چۆن جەماوە قانعکەین فێریان کەین کە بێت چۆن لە شوێنی خۆی ڕێخا ئەبێ کاری سەبورانیان لەگەڵکەین ئەزانین چۆن نابێت ڕانکێشی ناو کاری عەجولانە کاری عەجولانە و باس دەتوانێت مشکلە دروست کات توانێت حرەکەکە فەشەل پێ بکە بەڵام ئەبێ کاری سەبورانە ئەرکی منە ئەرکی هەر چەک کۆمۆنیستێک یەکسانی خوازەکە کە بێ کاری سەبورانە بکەین ئەبێ هەوڵ بین خەڵک لە شوێنی خۆیان ڕێخین لە گەڕەکە ڕێکی خین لە دامەزەکە ڕێکی خین هەوڵ بین لە کۆمیتەکانی گەڕە کۆمیتە جەماعەکانی گەڕک لە کۆبنەوەی گشتی لە گەڕک لە خەسخانەکان لە فەرمانگەکان کۆبنەوەی گشتی کرێکار و کارمەدان بکەین هەوڵ بین وێنەراتی هەڵبژێرین هەوڵ بین وێنەراتەکان ئەمانە ئیدارەی وردە و دەبەرەوە بچن کە ئیدارەی خەسخانەکان و دامەزراوەکان بن بەڕاستی هەڵبەسەری باسەکە زانین چۆن تەنها و نێ خۆپیشاندانەوەی داوای مافەکەی حکومت بەجۆرە بنبەستە بەڕاستی کێشەی کوردستان ئێستا بەجۆرێک کێشەی حاکمیەتی شیانی ئەبێ خەڵک خۆی ئامادەکە بۆی کە دەسەڵات لە دەستێمانە بسەنێتەوە ینی دەوڵەت دەسەڵاتێک نەماوە کە تۆ داوای مافیەکەی این بنبەستی ڕاگەن دەڵێگەر موچە ئەڵێگەر بوجە لە بەغابێ موچای مەگەر نێت نایەت یعنی هیچ مەسئولێتێکی بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان نەماوە بۆیە بە بڕای من فەراغێکی لەو بارەوە هەیە کە ئەبێ ئەمە پڕکێتەوە بۆیە بە بڕای من هەموو ئەو کۆمۆنیستانی کە لە کوردستان عێراقەشی هەموو ئەو یەکسانی خواز و ئازادی خوازانی کە هەن هەموو ڕابەرانی خەباتی جەماوەری ئەبێ لەوە تێبگەن کە لە کوردستان عێراقا کێشەی دەسەڵاتەیە حکومەتێک بە مەناعی کەلیمە نەماوە ڕاستە هێزی میلیشیا ماوە چەکداری سەرکتێ بەڵام لە پەیوەند بە کۆمەلگا حکومەتێک نەماوە کە بتوانێت خەسخانەی بۆ دابینکە ئەو کارەبای بۆ دابینکە موچەی باتێ نانی باتێ سەلامەتی پارێزێ لە بەرامبەر دەوڵەتانی هێرشکەر و پەلاماردەر و لە بەرامبەر جمهوری ئیسلامی و تورکیا پارێزێ لە خەتەری حەجی جەمی پارێزمانە هیچی نەماوە بۆیە بێ خۆی بێتە مەیدان بۆ ئینەش ئەمە ئەرکی ئێمە کۆمۆنیستەکانە کە ئەمە بکەین خەڵقانەکەین و خەڵق ڕێخین و هاوکات ڕابەری تامین ڕابەری بۆ ناڕەزایەتیەکان بۆ خەباتی جەماوەری ئەوە ئێمەین ئەبێ ئیشی لەسەرکەین ئەبێ کادرانی حیزبی کۆمۆنیست ئەبێ ئەندامانی حیزبی کۆمۆنیست ئەبێ هەموو ئەو کەسانی کە خۆیان بە چەپ و کۆمۆنیست و یەکسانی خوازان ئەمە ئەرکی ئەوانیشە هیچ کەسێک تەبریە ناکرێت لەم مینە هیچ کەسێ ناتوانێت بڵێ من یعنی هینم چۆن تەبریە ئەکرێم لەم قەزەیە من معفوم لەمە هیچ کەسێک نییە ئەوەی ئەدعای یەکسانی خوازیەکە ئەوەی ادعای ژیانێکی باشتەکە بۆ خەڵک کوردستان دەوری ئەبێ نەخشی خۆی بینەوە ئەم نەخشەش بەڕاستی بە بڕای ئەم سێشتەیە یەکەم ئەبێ ڕابەری تەمینکەین دووەم ئەبێ ئاسۆیەکی سیاسی بدرێتێ سێوەم ڕێکخراو بکرێت ڕێخستن و ئاسۆ و ڕاهبەری بۆ ئەوەیە کە بتوانین لە خوارە ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەر دابمەزێنی نەک بۆەوەی کە بێنی خۆپیشاندانێکی چۆ بەردەم محافظە بڵێ موچەم بەرێ ناداتێ ئەمەش بکرێ خۆپیشاندانەکەش بکرێت داوای ئەمەش پێ بەڵام هاوکات دەبێت لە خوارەوە ئێمە ئەم خەڵکە بەوە قەرار دەخێن کە بێت لە ژێرەوە بەڕە لەژێر دەسەڵات لەژێر قاچمان دەرکێشێ حاکمیەتی جەماوەر لە خوارەوە بێ دەست پێ بکە لە نموزەجی بچووک لە کۆبوونەوەی گشتی لە گەڕەکە لە هەتا کۆمیتەی جەماوەری لە گەڕەکە 20 گەنج هەرو گەنجانی کێنە سەرجادە بۆ هینەکان ئەم گەنجان لە گەڕەکە خوان ڕێخن گروپی گەنجای ناڕازی دروستکەن لە گەڕەکە ئەمانە بە یەکۆ شەبەکەی گەنجان دروستکەن چکە بەڕاستیەوە پێ بڵێم هاوڕێ سەعید زۆربەی ئەوانی کە لە خۆپیشاندانەکان بەشداریەکان گەنجانن و زۆربەی قوربانیەکان گەنجانن زۆربەی کەزیندانێک گەنجانن ئەمانە بێبەشترین بەشی و توێژی کۆمەلگای کوردستان ئەمانە بەڕای من ئەبێت خۆیان ڕێخن بە تایبەتیەوانی کە ڕۆڵی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی کەم دەرامەت لە گەڕەکە زەحمەتکێشەکانە ئەبێ گروپی گەنجای تایبەت دروست کرێت کەمانە گروپی گەنجای ناڕازی بن ئەمانە خاوکات خۆی ڕێخا کاتێک کەچێ بە خۆپیشاندان لە جیاتەوەی کە بە تاکوتەرا بڕوا لەژێر بانگەوازی فلان لایەن و فلان لایەنە خۆیان وەکو گروپی منەظەم کە نێتۆرک و شەبەکان پێکەوەیە ڕابەرەکانیان معلومە کەسەکانیان خۆشەویست نێکتیە ناسن سیقان بەکتریەیە مەجای دزەکردنی دەستگا جاسوسیەکانی دەسەڵاتیانە بێتەوە بەجلی مەدەنی ئەمانە ئەتوان خۆپیشاندانی گەورە بکەن لە جیاتەوەی خۆپیشاندانێکی 100 نەفەری توای خۆپیشاندانی چەندە نەزار نەفەری کاتوان لە گەڕەکەوە دەست پێ بکە
ئەتوانێت مەسەڵەن بچێتە بەر هینە سەرەکان واتوان کە سوکاری ئەمان مەسەن لە دامەزراوەکان ئەتوان دەوریان هەبێت لەسەروی کە لە خوشک و دایک و باوک و براکانیان لە بابە لە دامەزراوەکەی خۆشتە ئەمە بکە بە بڕای من ئەمە ئەرکی ئێمەوە هیچ کەسێکی تر ئەمە ناکا من ئەمە بڵێم هیچ کەسێکی تر ئەمە ناکا کەم ناڵێم ئەوە ئەرکێکە لە بەردەم کۆمیستەکان و چەپەکان و یەکسانی خوازانی کۆمەلگا ئەگەر ئەمێمەنێکین خەباتی خەڵک لەم ئاقاری باشتر نابێەوە دەری تۆژوتی خەڵکێتە سەر جادەوە ممکنە قوربانیەکان بەدە بڕامە تەجوبەی شۆڕشی میسرمانێک و باشم کرد باس کرد خەڵکی میسراتە سەر جادە قوربانیانە چەندین هزار کەس قوربانیە چەندین هزار کەس برینار و معلول بوو چەندین هزار کەس توزانم لە زیندانە ئەو کرا بەڵام سەرنجام بەداخەوە دوای ئەوەی کە حکومەتی حوسنی بارەگەڕوکێ جەماعەتی ئیسلامیە لەسەر وەهمی جەماوەر جارێکی کە لەسەر ناڕێکخرابوونیان لەسەر وەهمیان اینجا ئیسلامیەکان سیسیەت کە ئەویش جەنەڕێکی دیش پایە کە جێگەرەوەی حوسنی بارەکە یعنی هیچ نەگۆڕا هەتا جمهوری ئیسلامی ینی خراپتر وەکوتم لە شایعە ئێستا لە ئێرانەوە 40 ساڵە بەسیتین ماف و حقوقی مەدەنی هاوڵاتیان ئێران نێشتووە کەواتە ئەمە ئەرکی ئێمەیە و ئەگەر ئێمە کارە نەکەین بەڕایم لەو مەسئولەتی تاریخی لەسەر شامان کە تاریخ و کۆمەلگا لێمان خۆش نابێت و لە بەرامبەر مەسئولەتی و من خۆم وەکو کەسێک لە ڕابەراتیم حیز بە خۆم بە کەسێکی مەسئولە بینم و ئەم پەیامەشم کە لێرەوە بە ئێوەڵێم بە هاوڕێیانی خۆم بە دۆستانی خۆم بە کەسوکاری خۆم بە هەمووانی کە ناڕازین ئەبێ ئەم کارە بکەین ئەم کارە نەکەین بەڕاستی خەباتی خەڵک سەر ناکەوێت قوربانیەکانمان بێفیڕات وەکو چۆنەوەی دایان ساڵە خەڵک بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ خۆشدانی خەباتەکە هەتا لە چوارچێوەی ئەو حیزبانی تریشا کە ئێستا دەسەڵاتدارن لە دەورانی بەعسا مەسەڵ سەدان گەنج هەزاران گەنج کەسوکاری ئێمە کە بوون بە قوربانی بەڕاستیەوان بۆ نەبن بە قوربانی کوڕی تاڵەبانی بەرزانی بن بە مەسئول و بە ملیاردێر بە حسابی خوان بە خۆشحاڵی خوان بۆ قوربانیانە کە کوردستان ئازاد و خەڵک ژیانێکی بەختەوەری هەبێ کەواتە ئەگەر ئێمە کارە نەکەین بەڕاستی ئەم کارە ساتان یەک بە دوای کات دووبارە بێتەوە خەڵک لە ژیان خراپ بۆ خراپترەوە کات و بارودۆخی کوردستان بەڕاستی ئەوە لەوە زیاتر هەڵناگرێت کە لەوە خراپتر بێ ئەگەر ئێمە نەخشێکی جدیمانە بۆ من بانوازم بۆ هەموو هەڵسوڵاوانی کۆمۆنیستی کرێکاری لە کوردستانی عێراق چەپ و ئازادی خواست یەکسانی خوازانەوەی کە ئێمە لەم ئاقاریا کارکەین و بتوانین بە پێکەوە کارکەین باڵێن زان چۆن نەعێک لە مەسلحەت خوازی حیزبی و سیاسی و فکری و ئایدۆلۆژی و فیرقەی بخێنە لاوە قسەمەوەی خلافی سیاسی بخێنە لاوە بەڵام مەسلحەت خوازی بخێنە لاوە و ئەم پەیامە مێژووە بتوانین وەڵام پێ بێنەوە من ئەم لێرەوە ڕاگەێنم من ئامادەم وەکو خۆم حیزبەکەم ئامادەین هیوادارم کە بتوانین نەخشمان بۆ پاڵناوازیشم بۆ کادران و ئەندامانی حیزب لێرەوەیە لە کوردستان لە دەروی کوردستانیش بتوانین بەم ئەم مەموریەتی کە لە ساشامە ئەم وەزیفەی کە لە ساشامان بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێ بکەین ولا بەرامبەر تاریخا بتوانین پێشەوێک بۆ کۆمونیزم و بۆ بستنەوەکەمان دەسەبەر بکەین کە بەرحاڵ بتوانێت لە تاریخا سەبت بێت وە ئێمەش بە حتمما بۆ ئێمەژێ بە شانازێکی ئەخلانی کەم ئەخلاقی ئینسانی بۆ خۆمان کە توانمان لە مەساری گۆڕینی کۆمەلگا بەرەو ژیانێکی باشتر باشترین ژیان ئینسانەکان نەخشێکمان بوو بێت. سپاس پەیامەکە گەیشت بە بڕای من مەسئولانەیە بەڵام ڕخسەت بدالێکی کەممان هەیە حەزەکەم ئەوڕێ بدەینەوە ئێمە کاتی خۆی لەنەوە یەکیا کە خەڵکی کوردستان ڕابهەڕی و ئەمنە سوورەکەی ئەنگل هەر لە سلەیمانی لە شوێنەکانی کە ڕژێمی بەعسیانەوە دەرنا ئازا جەماعەتی یەکێتی پارتی لە کێوەکان و لە کوردستانی ئێران و لە کەرەز و لە کوێ دابەزین و هاتنەوە و خۆیان کرد لە کوێخا ئەو کات شۆڕاکان وجودیان بوو جەمیل هەورانیمان لەبیر ناچێت من بۆ خۆم یەکێک لە یەکێک لە شۆڕانەیە بوو هاتوو وتی بیکەشتەوە شۆڕا یانی چی ئێمە مەگەر پیازمان پاک کردووە مەقسەی نەوشیروان مستەفا بوو ختا بە خەڵگەی کرد ئێستا چه زەمانەتێک هەیەکە ئەو شۆڕانەی کە بە وجودیانی هێنین یعنی دەسەڵاتی دوفاکتۆ لە کوردستانە کە بتوانین خەڵک نەبنەوە ژێر ڕشێفی کازمی چون ئەبینین لە مقابلەکانە لە تەلەڤیزیۆنەکانە خەڵک ئاواتە خوازیێڵێ وتەکەمان با لە دەست خۆتان نابین داهاتی کوردستان کەم نییە بەڵام ئەو نرس هەیە کە بەشی میلیۆنها نەفەر خەڵکی کوردستانی لێ نادەن مەجموعی عایلەی بە چارەسەری ئێمە چییە چی ئەتوانێ ئێمە زەمانەت بکات کە ئێمە دووبارە هەر لەچینەوە ئاخارە و دووبارە بەشمان هەر نەداری نەبێت و هەژاری و چاومان لە دەستی دەوڵەتی مرکزی بێت و هاوڕە سعید ئەزانین ئەوەی کە جەناو باس کرد ساڵی 91 بەرحاڵ خەڵک وەهمێکی بەناسوێزمی کوردە بوو ئەوان لە دوای ساڵانێکی زۆر لە خەباتی و خوڵان چەکداری و وەهمێکە خەڵک هەبوو ئەوان یەکشت ببوورە من ئەوم لەبیر چوو لەینەکە من ئەوم سیارەم لەبیر چوو ئەین حاڵدا
ئەو وەهمە ناسیۆنالیزمەی کە ئەو کات بوو کە من بۆ خۆم پێمەوتن بە خزم و کەسوکارەکانمەوە دەبوت ئەمدا شەقی کوردیە خۆن ئەمداش کوردتان تۆسێنێتەوە پێیان سیر بوو پێیان گاڵتە بوو ئێستا ئەم وەهمە ڕژا دوای 20 ساڵ. بەڵێ ئەمە جامی ژاماژە بەوە بکەم کە ئەو کاتە وەهمێگە بوو کە بەڕاستی سەرباریەوەی کە کۆمونیزمی کرێکاری ئەو کاتە لە ڕووی باڵێن هێز و نفوزە بەقوتر بوو لە ئێستا حقیقەتە ینی بەڵام وەهمێکی جەماوەر کە هەبوو زۆر بەقوتر بوو لەوە ئەوە بوو کە ئەو قسانەی ئەوان بە جۆرەگەی خوارد ینی کاتێک کە مەسەلەن ئەیان و شورا هیچ نییە و شورا چیتان و میلەت ڕقی لێتان لەم قسە بێمانانە و پەلاماری شوراکانیانە مەسەن بە جۆرەگەی خوارد ینی بەڵام زای چۆن هاوڕێ سەید ئێستا ئەمانە ینی خەڵک دژی دەسەڵاتی خۆماڵی ڕاپەڕیوە ئەو کاتە خەڵک دژی دەسەڵاتی بێگانە بە لەناو دوو قەوسان ڕاپەڕی بوو ئێستا دژی دەسەڵاتی خۆماڵی کە تەجروبەی 29 ساڵ لە ژیان فقر و فەلاکەت و هەژاری و بێمافی بۆێناوە خۆشیان بە پرسانە حیزبی لە ژیانی شانە ئەژین ینی ئەم جیاوازێکی زۆر بنەڕەتێ لەگەڵ ساڵی 91 و دەورانی شوراکانی 91 ئەمە بەڵام یەک مەسەلە هەیە کە خۆش خەیاڵیش نەبین بەوەی کە ئەم جەوهر ئاڵوگۆڕە جەوهری ڕیاوە بەڵام هێشتا مەجای ئەوە هەیە کە ناسیۆنالیزمەک و بزوتنەوە و هێزگەلێکی تری ناسیۆنالیزم لە ژێر پەرچەمێکی تا لە ژێر ئاڵایەکی تا بێن بە جۆرێک خەڵک چاواشە بکەن ینی هێشتا ئەو مەجالە ماوە بەڵام بە بڕای من یعنی ئێستش دەور و ینی مەجال و بوار بۆ دەور و دەخالەت و نەخشی کۆمۆنیزم و بزوتنەوە یەکسانی خوازی و کرێکاری لە کورسانە بەهێزترە لە ساڵی 91 و 92 لەبەر ئەم ئاڵوگۆڕی کە باسم کرد لەبەر ئەوە یعنی ئەگەر ئێستا ئەو خەتەرە هەیەکە لەلاەن هێزی گەلێکی بۆرژوازی ناسیۆنالیستۆ جارێکی کە ئەم خەباتەی خەڵک بە جۆرێک چاواشە بکرێت یعنی بەڵام ئیمکانێکی زەعیفترە لە ناو یەک ئێستا بە بڕوای من هەمان ئیمکان چەند بۆ ئەوان ئیمکان هەیە کە ئەم ناڕزاتێ بەلاڕێیا بەرن بە تایبەتی بەڕێی من ڕەنگە باڵێکی باڵێن وەکو پەکەکە کە نەوعێک لە ئەتیبارێکی ناو ناسیۆنالیزم کووردا هێشتا ماوەتەوە بە حکمی وەسی سووریا بە حکمی ئەو خەباتی کە بڵین لە تورکیا هەیان بووە بە تایبەتی بەشێک لە هێزی ناسیۆنالیزم چوەتە پاڵپەکەکە لە گۆڕان و لە یەکێتی و لەمانە ینی ڕەنگە ئەمە بە جۆرێک بە تایبەتی نفوزی چەکداریشان لەو مەنتیقانەی لە بەرزە مەنتیقەی سەرسووریا هەیە ئەمانە ڕەنگە وەکو خەتەرێک وەزێکی تێکچوونی باردۆخی سیاسی کوردستانە ڕەنگەمان خەتەرێک بن لەسەر بستۆی ناڕزاتی جەماوەری و بتوانن دەورێک کامل بەلاڕێیابردنی بەڵام بەبڕین بە هەمان ڕادش بە هەمان قەدەریش بوار بۆ کۆمونیزم بۆ یەکسانی خوازی بۆ عەدالەتخوازی و بۆ ڕوتی کرێکاری کۆمونیستی لە کورسانە و ئینسانخوازی لە کورسانە هەیە کە بتوانێت نەخشی هەبێ یعنی بۆیە ئەمەیتەوە چەلەنجێک ئەمە تەحەدایەکە کە ئێمە بێ بیکەین و ئەبێ نەخشمانە بێت ئەگەر ئەم نەخشەمانە بێت بەڕای من ئەتوانی پێش بەو کارە ساتانە بگرین و ئەگەر ئەم نەخشەمانە بەڕای من هەموو ئەوانە قابلەوە کە ڕوو بنێن بۆیە جاری کە من تاکی دەکەمەوە ئەوەی کە ئەتوانێت پێش بگرێ بەوەی کە هەندێکی تاریک ڕوو لە خەڵکی کورسان بکات ئەوەیە کە ئەبێت کۆمۆنیزم لە کورسان نەخشی هەبێ ئەبێ یەکسانی خوازی و بزنە یەکسانی خوازی نەخشی خۆی ببینێ لەوەی کە توانێت ڕابەراتی ناڕەزاتی خەڵکە بتوانێت خەڵک ڕێ بخا و بتوانێت ئوفقێکی سیاسی ڕۆشنی باتێک خەڵک بزانێت لە دژی چی هاتووە و بۆچی هاتووە و چی ئەوێت بەشاکە ئێستا کە کۆمەڵانی خەڵکێکی زۆر هاتوونەتە سەر شەقامەکان بەداخەوە دوو نەفەر گیانی لەدەستداوە بێگومان خەڵکێکی زۆریش بریندار بوون بارەگاکان سوتاوە من لە پەیامی هاوڕێ عوسمان حاجی ماریفە سکرتێری حیزب پەیامێکی زۆر کورتی دابوو کە گرتنیان بارگانە بەم پشتەڵەیە سوتاندنیان ئەمە ڕێگە حەل نییە بێگومان خەڵکێکی ئاسی و تووڕە ئوفقێکی وای نییە کە بزانێ ئەم بارەگانە بێ حفز بکرێن ئەبێ بگەکانی دەسەڵاتداری چەکدار ئەوانە خەلی سلاح بکرێ و بسپێتە دەست شۆڕاکانەوە ئەم هێزە وەقواتە تەیارەی کە ئێستا مەوجودە لە کوردستان هەر کامە لە زێرباریەوە لە مەسرور بارزانیەوە لە پاڤێڵەوە لە شەفجەنگیەوە لاهوری شەفجەنگی هەر کامی بۆ خۆی مجموعەیەکی ئەجیر کردووە واتە بەکرێ کردوون شەخۆریانن و ئەیان پارێزن چۆن چارەسەریە وەزعاکرێکە بتوانن خەڵک بە شێوەیەکی هەدەفمەند ژیرانە وەڕێکراو بتوانن بەسەر ئەم قواتە عەسکەریە زاڵ بن و دەسەڵاتی خۆیان بسەپێنن هەوڕێگیان تاوان تۆش باسی کردتان ئەو پەیامی عوسمان دقیقە کە معلومە کە کاری پێشوەخت بەسەر سەپانی کاری پێشوەخت بەسەر هاوڵاتیان و بەسەر خەڵکی ناڕازیە کارێکی هەڵەیەوە بەران ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی مەیلی بەم شتا هەیە ینی چونکەوان یانێ زوو وەزعەکە تێک بن فۆزایەک بنێنەوە
لەگەڵ دەسەڵاتە بکەونە سات و سەودا و بە مەبەستەوەی کە امتیازاتی سیاسی بەدەستبێن و ئەوەش حتمما لە قازانجی خەڵک نییە چکە زانچۆ بە خەڵک تووڕەیە معلومە خەڵک تووڕەیە کاتێک کە خەڵک تووڕەوێڵە بەگژە ئاسمانی ژاچێتەوە خەڵک تووڕەیە بۆیە هیچ ینی ڕخنەکە لەوە نیە کە خەڵک ئەچێت بارەگا سووتێنێ خەڵک تووڕەیە چێ بارەگا سووتێنێ خەڵک تووڕەیە چێت ماڵی قایمقامە سووتێنێت وەکو چۆن کاتی خۆی کرێکارانی ناوازی ئەچون مەکانینەکانیان نشکان ئالەت ئامێرەکانیان نشکان لەگەڵی کە پێوا بوو سەبەبی چەسانەکەی ئالەتەکەی نەک سیستمی سەرمایه‌داری ئێسش بەڕامە و گەنجەی کە تووڕێ ئەزانێت کە سەبەبی چەسانەکەی ئەم حیزبانەی بۆیە لە داخاچێت چییە بەچێت هینەکەی سووتێنێت چەم قەڵەکەی سووتێنێ بەڵام بەڕاستی سووتانی مقەر ناتوانێت کارێ بەکارێ بکە ئەتوانێت بیانوبات دەست دەسەڵاتداران میلیشیاکان بۆی سەرکوتیکە ناڕزەکان سەرکوت کردووە هەتا بە جۆرێک خەڵک ترسیان لە بەشداری ئەزانی چۆنە ڕەنگە بەشێک لە خەڵک بێت گەنجان بێن بارەگا سووتێن بەڵام قەتعەن ژنان نایەنە ناو خۆپیشاندانێکەوە کە بە بشکڵە بێت قەتعەن نایەن قەتعەن زمینەی بەشداری ژنان لە جۆرەکارێکی وانەیە قەتعەن ئیمکانی بەشداری کرێکاران و خەڵکانێک نییە کە بەرحەڵ ئەزان چۆنە تەمەنێکیان کردووە مەسئولن بەرامبەر بە ژیانی ماڵ و مناڵیان قەتعەن کاری وان ناکەن ئەو کارانە زۆرتر گەنجانێکی کە زۆر باڵێن گەنجانێکی تووڕەن کە زۆر مەسئولێتێکی کۆمەڵاتیان لەسەر شان نییە بە حەدیانی مەحسن بەڵام زۆر مەدەنیانش زۆر جار مەدەنیانش هاتە سەر شەقام بە هەزاران ژنی چاتە مەیدانەوە مەبەستم تەنها لەم بارەگا سووتان نەبوو مەبەستم تەنها لەو کامە ئەمە لایانی زەعیفی خۆپیشاندان ئاڕازاتی خەڵکەم ئاماژە بۆ بکەم و داواژەکەم لەمە گەنجانی کە گویان لە قسەکانی منە بە هیچ شێوەیەک ئەم کارانەکە ئەم کار لە قازانجی دەسەڵاتە بەڵکو ئەوەی کاوڕە عوسمان وتی ئەبێ ئێمە ئەم حیزبانە ئەزان چۆبێت تۆ دەسەڵاتی لێبسەنیتەوە بارەگا سووتان هەفتە بارەگای تر بۆ دروستەکە بەڵام ئەگەر ئێمە لە خوارەوە کوتم خۆمان ڕێخین لە گەڕە خۆمان ڕێخین گروپی گەنجان دروستکەین کە سوکارمان لەگەڵ دایک و باوکمان قسەکەین ئەوانجە دامەزراوەکانە خوان ڕێخن لە کارگەکانە خوان ڕێخن لە خوارەوە ئێمە دەسەڵاتدارەتی جەماوە دروستکەین ئێمە دووردەوردە بەرەو چین دەسەڵات دەوام بسەنین ئەگەر ئێمە خۆمان ڕێخین دڵنیا بە لەوەی کە هێزی چەکداری و حیزبانە لەگەڵ ئێمەیەن ئەزان چۆن هاوڕێ سەعید وانییە کە ئەو خەڵکەی چەکداری ئەمانە هەمووی بەدڵ بەگیان بۆوان شەڕەکەن لەی شوێنێکی دنیاوان نییە هەتا لە دەسەڵاتە سەرکردەرەکان شکاتێک کە خەڵک ڕاپەڕێ بەشێکی یعنی جێژێتە پاڵ خەڵک ینی وەکو واقعیت هەمیشە وا بۆ جێژ ڕۆڵی کرێکا و زەحمەتکێشە کە ڕاستە لە هەلومەرجێکی تایبەتیان ڕەنگە مەسەن بەهۆی ناڕۆشنیە بەهۆی وەهمەوە بەهۆی هەتا ژیان و گوزەرانە ناچار بێت بەهۆی هەتا ناڕێکخراوبوونی خەڵکەوە سیقەی نییە ئایا لەگەڵ تۆ بێت بەڕاستی نانەکەی نابڕن ئایا بەڕاستی دەری ناکەن من یەک نمونە لە فرسەتی کەشا باسم کرد لێرەش بۆ توی باس بکەمەوە یعنی من لە هاوڕێکانیم کە لە خۆپیشاندانی دووسێ ڕۆژی ڕابردووە بەشدار بوون باسی وایان کرد یەکێکیان لەگەڵ یەکێک لەو ئاسایشانی کاتوو بۆ سەرکوتی خەڵک وتی لەگەڵی قسەم کردم با بە من هاتووم بۆ موچەکەی تۆش خەباتەکەم دیفاع لە موچەکەی تۆشەکەم وتی وەڵڵاهی ڕاستەکەی بەڵام من ئەمرم پێکراوە ئەگەر ئەمە نەکەم لێمە پرسنەوە تەمەن ئەو ئەمری پێکرا ئاسایشەکردنەی کات ڕەنگە سجنیشی کەنیانی بۆیە لە کاتێکە کە هەست دەکات هێزێک نییە پشتی پێوە بات ڕەنگە لەبەری نانەکەشی بڕوا و خۆشی وەزێکی هەیە لەگەڵ ئاسایشەکە بڕە ینی تەسەڵکە لە ناو هێزەکانی ئاسایشیشە دەردۆنگی هەیە بەرامبەر بۆی کە دیفاعی لێکەن بەڵام کاتێک کە خەڵک خۆی ڕێبخا کاتێک کە خەڵک ینی بە هێزێکی فراوانتر هاتبێتە مەیدان خەڵکێکی هوشیارتر کە بزانێت چیەکە من دڵنیام کە پەیامیشی بۆ هێزەکانی سەر بەدەسەڵاتەوەیە بە هێزەکانی پێشمەرگەوەی کە بڵێ با بە ئێوەش کڕ و خوشک و براو کە سوکاری ئێمەن وەرن لەگەڵ ئێمە بن و بەبران لەو کاتا ئەوانیان لانیکەم بەشێکی زۆریانن ڕەنگە بەشێکی کەمیانێن لە هەموو شوێنێکی دنیا کۆمەڵێگەن کەمانە چۆن بەڵتەجی دەسەڵاتن ئەمانە کاسەلێسی دەسەڵاتەمانە بەژۆنێک دەسەڵاتای ڕەنگە تا دو ئاپترۆپی خوێنیان خەڵک بکوژن مەسەن حکومەتی بەعز بووی حکومەت مەسەن هەموو حکومەتە سەرکردەرەکان بوویانە حتمەن ئەمانژیان بێ بەڵام ئەو هێزە لە بەرامبەر هێزێکی فراوان کە خودی هەر ئێستا چەکداری ئەوانن بەڵام خوشک و برای ئێمن لەگەڵ ئێمە ئەبن سبێنێ لەگەڵ ئێمێن بەڕانەوە هێزەی دەرەقەتی دانی بەرگەی ناگرێ بۆیە بەڕای من ئەوەش پەیامێکە کە ئەبێت خەڵکی ڕێکخرا و خەڵکی هوشیار خەڵکی خاوەنی ئوفقوە ئەرسۆیەکی ڕۆشنە پەیامی بۆ هێزەکانی سەر بەدەسەڵات دەبێت بەیەکێتی و پارتێ بڵێ کە وەرن لەگەڵ ئێمە بن و ڕۆژی ئەوەیە کە بەرامبەر چەک نەکەنە خەڵک وەرلوی چەکانتان بکەنە ئەو دەسەڵاتی کە خەریکە خوشک و براکانتان قەتوامەکە لەسەرەوەی کە داوای نان و بژەویەکە داوای نانەکە تاوای فرسەتی کارەکە یعنی معقولە مەسەن براکەی من داوای فرسەتی کارکە داوایکە من چەکداری این بووم بچم بیکوژم یعنی بەڕاستی ئەمە چۆن یوم الحساب لە ڕۆژی حسابە ئەمانە هەمووی قسەی ئەم قسانە جێگاگرێ ڕەنگە ئێستا قسانە و قسەی خۆشخەیاڵی بێتە بەرچاو بەڵام لە ڕۆژی خەیاڵ خۆیان من دڵنیام ئەم پەیامە جێگەی خۆی گرێ و بەشێ لەو هێزانێنە پاڵ خەڵک واتوانن هەر هێزی ئەوان چۆن لە دیقەت لە ساڵی نەوەیە کا بەشێک لەوانی کە پیان ئەفواج خەفیفە سەر بە حکومەتی بەعز بوون چەکیان گرت بوو کاتێک کە بینیان هێزێک هەیە هێزی ناسۆیەزی کورد هاتن ئەمان
لە ناو شارەکانە بەشێک لەوانی کە بەڕاستی لە دژی حکومەت وەسارە و هێزەکانی خەفیفە بوون بە حەقیقەت یعنی ئێمە خۆمان ناو شارەکەمان ئاگاداری و واقعەتی بەڵێ هەڕ محسن ئێستا دێنە کۆتایی بەرنامەکە ئەگەر ئێستا بڵێن بە فەرزی مەحاڵ سبێنێ مەعاش بدێ بە خەڵک ئایا پێت وایە ئەچنە دواوە پاشەکشەیەکەن و ئەبێ بیکەن یان نا بەڵکو چارەنووسی خەڵکی کوردستان لە گرێوی نەمانی ئەم ئەحزابەیەکە بە ناحەق خۆیان داسەپاندوو بەسەر خەڵکە ئەزان چۆن بەسەر چاوتەمان ڕەنگە موچە دابش بکرێ بە جۆرێک خۆپشاندانەکان هێور بێتەوە لەبەرەوەی کە محور و ئەساسی جوڵاندی ناڕەزایەتەکان بەڕاستی موچەخۆرانی حکومەتەمە حقیقەتە مامۆستایانن کارمەندان و موچەخۆرانی حکومەتن وەکوتمان بەشێکی زۆری کۆمەلگاشە من باسم کرد یعنی بۆ ئاگاداری جەناب ملیۆنێک و 400,000 موچەخۆرێک کەڵێنە بەشێکی بندیوارە بەڵام نزیکی 700,000 موچەخۆری واقعیەیە 700,000 ئەگەر ئەم 700,000 هەر یەکەی خێزانێکی سێنەفەریش بن باشە مەسەلانی کەم ئەکاتە 2,100,000 کەس یعنی لە کوردستان 2,100,000 کەس بە موچە ئەژی تەسەوری ئەوە بکە هاوڕێ سعید لەبەر ئەوە کاتێک کە مەسەن موچە نادرێ 2,100,000 کەس لە برسێتی ئاژی یعنی لە 150 هەوڵاتانی کوردستان لە برسێتی ئاژی بێجگەلەوەشی ئەوانتی کە باسم کرد لەبەرەوە یعنی ئەگەر موچە بدرێت معلومە کە کاریگەری دانێ و ڕێک بۆ دەورێکی دیاریکرا و خۆپشاندانەکان ناڕزەکان بەنە هێور کاتەوە هەروەش ئەم خۆپشاندان بە شێوەی زان چۆ شەپۆلیان یعنی شەپۆلێکە و دامێکێتەوە شەپۆلی دامێکێتەوە بەڵام ئەمە بە بڕوای من لە قۆناغێکە ئەبێ بە حرەکێکی بەردەوام و مستەمر کە لانی کەم ڕێبەرایەتێکی هەبێ لەباری ڕێخستنەوە جەرەجێک لە تەنزیمی بەدەستێ نابێت لەباری وفقی سیاست دەرجێکی بەدەستێ نابێت بە جۆرێک ئیستیا و ناڕزایەتی خەڵک گەشت بێت ئاستێکەی تقاعد بۆ هێنابێت کە نابێت بگەڕێتەوە ئێمە لە شۆڕشی میسرا بینیمان خەڵک گەشت و قەعادی کە ئەبێ ئەمانە بڕۆن ئێستا بخواستە هەیە بەڵام بەڕاستی هێشتا نەبووە بە بزوتنەوەیەکی فراوانی جەماعەتی کە خەڵک بڵێ ئەوە من موچەکەشم بەدەستنا بەڵام هەر ئەبێوانە بڕۆن وازدانم ئەمە ڕەنگە پرۆسەیەک بێت کە بەڕاستی هیچ کەسە ناتوانێت پێشبینی بکات لە ساسە بەڵام ئەم پرۆسەیە ڕەنگە وەکوتم ئەو فاکتەران دەوری هەبێت توانێت ئەمە زوو بێنێت تەسریعی بکە بەڵام ئەگەر فاکتەرانی کەم باسم کرد وەکوتم ڕابەری وفقی سیاسی ڕێخستن ئەمانە نەبێت ڕەنگە ئەمە 2 ساڵی و 3 ساڵی کەش بەم شکڵە بەردەوام بێ مەسەن دەست پێ بکاتەوە 2-3 مانگ بێدەم بێت دەست پێ بکاتەوە بەڵام هەر جارەی بە زەخمێکی زیاترەوە بێت تا ئەو قۆناغی کە ئەگا بۆی کەیتر مەسەن بێت بە حرەکەتێکی بەردەوام کە یعنی ناوەسێت و تا کۆتاییان بەدەسڵاتیوان بەردەوامە بێت. سپاس دەکەم ڕێگەم بدەم منیش 1-2 دقیقە قسە بکەم لەگەڵ خەڵکی بە شەرەفی کوردستان هاوڕێیانی کرێکار لاوان ژنان ئازادی خوازانی کوردستان عێراق ئەوە ئەگات ئەچێ بۆ 30 ساڵ لە بەژمەینەتی و مەرارەت و کوێرەوەری ئاژین فەقیری و فەلاکەت بێەوە تەحمیل دەکرێت بەڵام کۆمەڵێک کە بەس لە ڕەش و سپینیان سەربەت و سامانی ئەو وڵاتیان بە خۆیان هەروەکو هاوڕێ مەحسن زۆر جاری شارەی پێکرد ئەبێ خۆمان ڕێکخراو بکەین حرەکەتی کوێر خۆ بپارێزین ئەبێ ئامانجێکمان هەبێت کە بۆی ڕێکخراو بین وە کۆمۆنیستەکان و ئازادی خوازانی ئەو وڵاتە بتوانن چەند بەشانی یەک بۆ نهێشتنی ئەم نەهامەتیە بۆ لابردنی ئەم حکوومەتە ناحەقا و بۆ ئاسۆیەکی باشتر و ڕوونتر هەوڵ بدەن کۆمۆنیستەکان دەست بخەنە ناو دەستی یەک لەم شەرایطە ئاستەما ڕێبەری خەڵکی فەقیر و هەژاری کوردستان لە ئاستۆی ئێوەیە لە مقابل تاریخ و مێژووی ئەم وڵاتە بەرپرسن و ئەبێ وەڵام بدەینەوە چارەسەری کێشەکانی ئەمڕۆی خەڵکی هەژار و فەقیر لە کوردستان. سپاسان دەکەم بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون تا ئەم کاتە هاوڕێم محسن جاریکەش سپاسی تۆکەم کە ئەم کاتەت لەگەڵ ئێمە بردە سەر و زەحمەتی کێشا بۆ ئەم و توێژە. زۆر سپاس بە تۆ ڕێ سەعید هیوادارم کە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنەکەتان رازی بن لە قسە و باسەکانمان و ئەو هەوڵاتێ بەڕێزانی کە گویان لە قسە و باسەکانمانە بێت ڕێگەیەکمان پیشان نابێت و بەرنامەیەکمان قسمێتە ڕوو کە بتوانین پێکەوە کاکەین بتوانین ئەم بارودۆخی ئێستا بە ئاقارێکا بگۆڕین کە لە بەرژۆندی خەڵک لە بەرژۆندی خەڵکی کار و زەحمەتکێش و کەم دەرامەتی کوردستان بگۆڕێتەوە کۆتایی بەدەسڵاتی مافیایی ئەحزابی کوردایەتی بێت وە ژیانێکی ئارام و خۆشگوزەران و یەکسان بۆ هاوڵاتیانی کوردستان لە کوردستانی عێراق فراهم بێت. زۆر وایە. سپاسان دەکەم. سپاس.